دو ساڵ بەر لە ئێستا سێهێمین کۆنگرەی خۆمان بەستووە و ئەم ڕۆژ چوارمین کۆنگرەی ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان دەبەسرێت. دیارە ئاماژ لە بەستنی کۆنگرە هەڵسەنگاندنی ورد و گرینگە لەسەر ئەو کار و چالاکیانەی کە لە ماوەی 2 ساڵدا ئەنجام درراوە و جارێکی تر نووسینەوەی پەیڕەو بە شێوازێکی نوێ بە گوێرەی سیستەمی ئێسای باشووری کوردستان و لە گوێرەی ئەو پێداویستیانی کە ئەم ڕۆژنان پێویستە لە باشووری کوردستان تێکۆشان بکەنتیایە. دیارە بێگومان کۆنگرەکەی ئێمە یەک ڕۆژ ئەخایانێ و لەناو کۆنگرەدا دوای هەڵسەنگاندنی ورد لەسەر ئەو کار و خەباتانەی کە کراوە هەم لەسەر لایەنە ئەرێنیەکەی و هەم لەسەر لایەنە نەرێنیەکەی جارێکی تر بە پێشنیار و بۆچوونی ئەو بەڕێزانەی کە لێرەکانەیە پەیڕەو بە شێوەیەکی دەوڵەمەندتر و باشتردا ئاڕێژرێتەوە و لە چوارچەوەی ئەو پەیڕەوەدا بڕیار و پێشنیاری ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستانی ژێ لە چوارچەوەی 2 ساڵی داهاتوودا کە پێویستە بە بنەمان بگرێ بۆ کار و خەبات و تێکەشانی خۆ لە باشووری کوردستان و لە ناویدا ئێمە وەک ڕێکخراوەکەمان جارێکی تر و دەستەی ئەنجومەنی ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان لەسەر ئاسی هەرمی کوردستان هەڵدەبژێرێتەوە و لە ناویشا دەستەیەکی تر لەسەر ناوی کۆردینیاسۆن لەناو ئەنجومەندا دەستەیەکی تر لەسەر ناوی کۆردینیاسۆن بەواتایەکی تر یعنی دەستەی سەرپەرشتیار هەڵدەبژێرێتەوە لە ناویدا کە ئەندامانی ئەنجومەن ئەتوانم بڵم لە 90 کەس بەرەوسەرتر بێت لەوانەیە بە گوێرەی ڕێژەی خۆی 90 کەس پێشنیار کراوە بەڵام بە گوێرەی ئامادەبوونی ئەندامەکان لەوانەی گۆڕانکاری تیا بکرێت.